سنووردارکردنی ئینتەرنێت و هەژارکردنی زیاتری خەڵک لەلایەن حکوومەتی ئیسلامیەوە. بڕانی ئینتەرنێت پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ خراپتربوونی ڕێگای کار و کاسبی خەڵک بەتایبەت ژنان، وردەفرۆشەکان و ئەو لاوانەدا هەیە کە تازە دێنە نێو بازاڕی کارەوە. بەم جۆرە سەرکوت و خەفەقان هەزینەیەکی قورس دەخاتە سەرشانی خەڵکی فەقیر و هەژار. بە پێی راپۆرتی نەشریەی هەممیهەن، بەهۆی بڕان یان سنووردارکردنەوەی حکوومەتی ئینتەرنێت لە هەر 5 کەس 1 نەفەریان کارەکەی لەدەست داوە. بە دوای کێشە و مەحدودیەتەکانی ئینتەرنێتی و نابسامانی بارودۆخی ئیشتغاڵ، هەڵسوڕاوانی حەوزە جۆراوجۆرەکانی کەسب و کار، ژمارەی ئەو کەسە ئێرانیانەی بە دوای کاردا دەگەڕێن وەک نمونە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی لیکندیندا گەیشتۆتە 210,000 کەس. کەسانی خاوەن پێشینەی کاری کەمتر لە 2 ساڵ زیاتر لە کەسانی بە پێشینەی کاری بانتر لە 10 ساڵ بێکار بوون. سنوورداربوونەوەی ئینتەرنێتیەکان بوونەتە هۆی زیانگەیشتن بە کار و پیشەی 35% کارمەندانی ژن، 65% لە ژنان وتویانە بێکار نەبوون، 21% وتویانە بێکار بوون و 14% دەڵێن ئەگەری هەیە بە زووی لەسەرکار نەمێنن. 36% کەسەکان بەهۆی کەمبوونەوەی ئینتەرنێتەوە لەم دواییانەدا کەسب و کاریان لەدەستداوە و بێکار بوون، 20% وتویانە بێکار بوون و 16% دەڵێن ئەگەری هەیە بە زووی بێکار بکرێن. ئاکامی ئەم ڕاپرسیە نیشانی دەدات لە سەرجەم بازاڕی کاری یەخە سپیەکان لە هەر 5 کەس کەسێک بەهۆی بەرتەسکبوونەوەی ئینتەرنێتەوە لەم دواییانەدا کارەکەی لەدەست داوە. واتە لە ئاستی وڵاتدا و لە سەرجەم پیشەکاندا لە هەر 3 کەس کەسێکیان کارەکەی لەدەستداوە یان ئەگەری لەدەستدانی هەیە بەم زوانە. سەرکوت و خەفەقان هەزینەیەکی قورس دەخاتە سەرشانی خەڵک. بودجەی گشتی کە دەبێت سەرفی ئاستایش و ئەمنیەتی خەڵک بکرێت بۆ حقوق و مەزایای سەدان هەزار کەس لای هێزە نظامی و ئەمنیەتیەکان، دابینبوونی بودجە بۆ دەستگای گەندەڵی قەزایی و تەبلیغات و پڕۆپاگەندای مەزهەبی خەرج دەکرێت. لە هەمان حاڵدا نائەمنکردنی شوێنەکانی کار و ژیانی خەڵک، گرتنی بەرین و بریندارکردنی ناڕازیان و بەتایبەت بڕینی ئینتەرنێت گەلێک کەس لە دابینکردنی پێداویستی زەروریەکان بێبەش دەکات و دەبێتە هۆی کەمبوونەوەی زۆری کڕین و فرۆشتن و دەستڕاگەیشتن بە بازاڕی کار. بڕانی ئینتەرنێت گورزێکی قورسە لە کەسب و کاری خەڵک دەدرێت و بەتایبەت توێژی ئاسیب پەزیری کۆمەڵ لەوانە ژنان، منداڵان و لاوان زەرەرمەندی سەرەکی سیاسەتی کۆنەپەرستانەی کۆنتڕۆڵی ئینتەرنێتن لەلایەن کۆماری ئیسلامیەوە. لە دنیای مۆدێرن و دنیای هاوچەرخدا بە ملیۆن کەس بە شێوەی شەخسی و تاکە کەسی کار دەکەن کە بەبێ دەستڕاگەیشتن بە ئینتەرنێتی بەهێز و هەرزان کارکردنیان بەکردەوە ناممکینە. ئەمە لە حاڵێکدایە کە لەگەڵ هەر ناڕەزایەتێکی کۆمەڵایەتی و سیاسیدا لە ئێران حکوومەتی ئیسلامی بە خێرایی تۆڕی ئینتەرنێت دەبڕێت و بەرەو ڕووی کێشەی جددی دەکاتەوە. هەبوونی ئینتەرنێتی بەهێز و هەرزان لە زومرەی مافە سەرەتاییەکانی فەردی کۆمەڵایەتیەکانی ئینسانی ئەم سەردەمەیە. حکوومەتی ئیسلامی لە 2 ئاستا خەڵک سەرکوت دەکات. یەکێکیان لەسەر شەقامەکان و زیندان و ئەوی تر بە بڕێنی ئینتەرنێت بە بیانووی سیاسی. خەبات بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی مەرجی پێویستی دەستەبەربوونی ئازادی و بەڕەسمیەت ناسینی مافی سەرەتایی ئینسانەکانە. لە هەمان حاڵدا خەباتێکە دژ بە هەژارسازی زیاتری خەڵک لە ڕێگای فیلتەرینگ و بڕێنی ئینتەرنێت لەلایەن حکوومەتەوە بە هۆکاری سیاسی.